وەکەزانی کە لە ماوەکانی ڕابردووە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردبەوەی کە لەگەڵ وەزیری دارایی و هەروەها لیژنەی دارایی عێراقا کۆ ببێتەوە و باسییان لە کۆمەڵێک خاڵی گرنگ کردو لە کۆبوونەوەکان و بڕیاریشە لەم ماوەیە دووبارە سەردانی عێراق بکرێتەوە. بۆی ئێمە لە تەوری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمانە باز لە پەیوەندیە ئابوووریەکانی نێوان هەرێم و بەغداکەی نمانێت بزانین ئێستا پەیوەندیەکان بەچی گەیشت و خاڵانی باس بەشۆ دەگا لە ئایندەشە بێگومان بزانین بە کوێ گەیشتووە و لەگەڵەوەشە لە کۆبوونەوەی کە کراوە باز لە چی کراوە و دەرەنجامەکانی هەرێم ئەوێ نیازپاکی خۆی بسەلمێنێ و هەم بۆ خەڵکی کوردستان و هەم بە بەغداش بڵێ ئەوە داهاتی من بەو شێوەیە و تا شەفافە ئەوەی کە هەیە ڕوونە وایشی تێبگەێنێ لە خەڵکی کوردستان کە ئەوە تەنها بەغدایە موچەوەی سەحقاقاتی هەرێمی کوردستان نادا. ئەمە بەتە گفتگۆەکەین لەگەڵ میوانەکەمان پێم خۆشە تۆ بیناسیێنی. بەڵێ زۆر بەڕێز دکتۆر کامەران قادر پسپۆڕی ئابووری کە ئەم بەیانیە لە ستۆدیۆی بەیانی کورسادنی سۆ لەگەڵمان ئابێت. دکتۆر سڵاوە لەبێت سڵاو دکتۆر بەیانی باش بەخێر بێی سەرچاو سپاس بە ئامادەبوونت. دکتۆر پێش ئەوەی کە باز لە وەفتی چوونی شاندەکەی هەرێمی کوردستان بۆ عێراق بکەین و باز لەوە بکەین کە چیان باس کردووە لە کۆبوونەوەکانیانە و خاڵە گرنگانە چی بوون ئەمێ بزانم کێشەکانی هەرێم و بەغدا لە ئێستا بۆچی بەم دۆخی ئێستا گەیشتووە. بەڵێ دیارە کێشەکان ئەگەرێتەوە بۆ ساڵی 2014 تەمان پێشتری کێشە هەبوو لەسەر 12.6 یان لە ساحەڤ کە یان و نەفقاتی سیادی حاجمە جیاکەنەوە دوای ئەوە بۆمانە نێرن دوای کە لە ساڵی 2014 حکومەتی هەرێم دەستی کرد بە هەردەکردنی نەوت ئێتە حکومەتی عێراقی ئەو پارەی کە ئەینارد ئەو حەسڵی کە حکومەتی هەرێم بوو ئەینارد بڕیت لە دوای 2014ەوە ڕاستە جارجار لە 2007 پارەی ناردووە 2009 پارەی ناردووە بەس بە ڕێکی کەمتر حتا 2022 بەس ئێستا کێشەکە جیاوازترە بەڕاستی. ئێستا مەلەفەکان هەمووی لەژێر دەستی بەغایە بەڵام کێشە سێ کێشەی سەرێکیمانەیە یەکەم کێشەی پارەی کۆمپانیەکان، دووەم کێشەی داهاتی نانەوتی ناوخۆ، سێم کێشەی موچەخۆران ژمارەی موچەخۆران. ئەم سێ کێشەیە کە لەمانەیە خۆی کێشەی تریشەیە بەڵام ئەم سیانە زۆر ئەساسی ئەمە چارەسەر بێت هەمووی چارەسەر بێ و ئێستا گفتوگۆکان لەم چوارچەوەی ئەم سێ کێشەیە. باشەکەواتە دکتۆر یاخود ڕاnkەوە توانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئەم کێشانی کە باست کرد هۆکارەکەی گەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیان عێراقەکەم کێشانە ئاوەیە ڕاستەکەی هۆکارەکەی گەڕێتەوە بە شێوازی تەعاملکردنی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم سێکەی سەیە. مثلا بەنسبەت داهاتی نانەوتی و حکومەتی عێراقی و ئەبێت ڕاستەخۆ ئەم داهاتانە بچێتە سەر حساب بانکی هەرکە بڵێن داهاتی زەڕیبی وەرەگیرێ یا ڕسومات وەرەگیری یاگومەری گەورە ڕاستەخۆ بچێتە سەر ئەو حساب بانکی کە لە ناو عێراق و هەرێمی کوردستانیش طبعاً دایانێ حساب بانکی دانێ و بچێتە سەر حساب بانکی و دوای من ئەم داهاتە چەندێک دەستمان کە و دوایی دابەشەکەم لە ڕێی بودجەوە بۆ دەنێرمەوە. بەڵام بودجەی کێشەی تایە کێشەکەی چیە؟ حکومەتی عێراقی لەم بە نەفەقاتی فعلی ئیشەکەم نەفەقاتی فعلی ئەوەیە لە بودجە نووسراوە 14 تریلیۆن یا با بڵین ماگانە تریلیۆنێک و 400 میلیارد دینار ئێمێ بە حکومەت هێرم بەڵام بە فعلی ئەوە سەرف ناکات بە فعلی بۆ نمونەگەر بڵین ماگانە حکومەت عێراقی کوی گشتی بودجەکەی ماگانە 14 تریلیۆن یا 15 تریلیۆن دینار سەرفکات بەڵام لەو 15 دەی سەرفکات ئەوڵێ لەو دەیە لە ساڵ 12.6 دەیەمێک کە ئەمەش کێشە بۆ حکومەت هێرم دروستەکات. ئەمە خاڵیەکەم لەبەرەوە خاڵی دومەوەی کە ئەی پارەی کۆمپانیەکان چی ئەیات ئەو کام کۆمپانیانە کۆمپانیا نەوتیەکان کە بە سەرێکی بەرز عقدیان لەگە حکومەت هێرێما کردووە کە لە بەسڕەوانیە حکومەتی عێراقی ئەڵێ من تەنها 6 دلارین بەڵام ئەمان ئەڵێن نەخر 30 دلار 25 دلار تۆ بێت هەمووی بیت بەڵام حکومەتی عێراقی من ئەیەم تۆ من 6 دلارەکە ئەیەم تۆ ئەوەی تری لە گیرفانی خۆبیە واتە لە حەسەی هەرێم لەیان بەغا دکتۆرە ما بێ ئەمە حقیقەتی تایە یعنی تۆ واقعاگەی هەرێمی کوردستان پێدا تێپەڕیوە بە هەندێک هۆکار وای کردووە کە نەوتەکەی خۆی هەرزانتر بفرۆشێ لە چاو بەغدایە گرێ بەستەکان تۆزە جیاوازتر بێ وەرتە دەوڵەت نیت ناچار کۆمپانیەکان ڕازی بکە بێن عقد لەگەڵاتن پارەی ینی تۆزە مراوەخەیان بۆ بکەیت. ئێستا بەغدا ئەمە کە ئەو بیەوێ کێشەکان چارەسەر بێ ئەمە بە هەڵواسراوی هێشتنەوەی کێشەکان نیە هەمیشە ئەی هەرێمە پارە لەکوێوە بێنێ هەرێمە بێ ئەو پارەی لە حسەی خۆی لابەرێ بەس حسەی خۆی هەر ئۆڕێدی پێشتر کەم بۆ تۆ لەبەرێکە ئەو ئیش بە نەفقاتی فعلیەکان ئەگەوەی بچێتە سەر ئەو کاتە هەر پارەی بۆ نامێنێتەوە بەڕاستی حکومەتی عێراقیەوە تۆ خۆت ئەو عقدانە کردو فەرموو خۆت تعاملی لەگەڵا بکە قەت حکومەتی عێراقی داوای ئەوەی نەکردووە مەلەفینەوەی بێتەوە ژێردەستی تۆ ئەزانە ئەم کێشانی تیە ئەڵێ چی ئەڵێ تۆ 400,000 بەرمیلم بەرێ ناڵێ مەلەفەکەم بەرێ ئەگە 400,000 بەرمیل باتە بەس
ئەو بەیوەستە بۆی کە 400 بەرمیل نەوت وەرگرێ و هیچ چەند پارەی کۆمپانیەکانەیە ئەویان شتێکی ترە. حکوومەتی عراقیەڵە تۆ خۆت مادام خۆت هەڵەیەکە کردووە خۆت بچۆ هەڵەکە ڕاستکەرەوە تەمان هەڵەکە ڕاست ناکرێتەوە. ئەمە خاڵ خاڵی سێم ئەوەیە کە ژمارەی موچەخۆرانە ئەو ڕازی نییە بۆ ژمارە موچەخۆرە زۆری کە لە هەرێما هەیە پێشتریان و ملیۆنە 200 ئەوەی دوێنێ جۆم لێ بووە ئەڵێ ملیۆنە 114,000 شتێک یعنی 85,000 کەمی کردووە یا لەوانەیە بڵێن کەمتریش بێت. ئەمە تقریبا بەمەشە ڕازی نییە بەڵام لە کۆبوونەوەکانە دیارە. دکتۆر ئەو خاڵە زۆر گرنگ بوو کە باسی کرد ژمارەی فەرمانبەرانی هەرێم بەنسبەت عێراقشەوە لێجار کێشەی لەسەرە ینی هەرێمی مە دەزانین لە ساڵی ڕابردووە بۆ نمونە ئەو پارەی کە پێویستی بوو بۆ موچە دەیت بۆ موچە پێویستمە مەبلەغێکی دەوت ئێستا مەبلەغەکە زیای کردووە لە کاتێکە ئەمە دەزانین دامەزراندن بای ئەو مەبلەغی کە زیای کردووە خەڵکدا نەمەزراوە ئەمە چییە؟ ئەمە جۆرێکە لە ناڕوونی یان چۆن بیخوێنینەوە؟ بەڵێ دیارە پێشتر یان ملیۆنێک و 200,000 بوو بەڵام ئێستا ملیۆنێک و 114,000 یا 115,000 لە کاتێکا کە ڕێژەی فەرمانبەران و با بڵێن موچەخۆران نەک فەرمانبەران چکەوە تەقاوتیشی هەیە با بڵێن خانشینیشی هەیە با بڵێن موچەی بڵێ موچەخۆران ملیۆنێک و 114,000 بۆ پێش 200 بووە ئەبوو ڕێژەکە کەم کات دواتە ئەگەر جاران 940 ملیار دینار بێت یان 120 ملیار دینار بێت ئێستا بێت بە 880 ملیار دینار لەبەری کە ڕێژەی موچەخۆران کەم بۆتەوە لە داتاکەیە پێشتریان و ملیۆنێک و 200 ساڵن ملیۆنێک و 114 ئەبێ کەم بێتەوە بەڵام زیای کردووە یعنی لە دوو لاوە زیای کردووە مەسەلەن لە کاتێکە تەرفیع علاوە نەکراوەتەوە تا بڵێ با بڵێن تەرفیع نەک علاوە تەرفیع نەکراوەتەوە تا بڵێ وڵا موچەخۆران لە ساڵی 2014 پارەکان زیای کردووە بڕێک علاوە هەیە کە ساڵانە بۆ موچەخۆرێک 5,000-6,000 زیاکە بەڕاستی شتێکی وانە و ناکرێت 20 ملیار دینار زیاد بکات ژمارەی خانەنشین بوون لەم ساڵانە کە خانەنشین بوون و خۆڕەنگە زۆربیان هەر مابێتن معاش وەرگرن بەڵام معاشەکان کەمی معاشەکە زۆر کەمی حتمما زۆر کەمی کردو ئۆتۆماتی 10 ساڵە دەمواری یعنی خانەنشین بوون حتمما پارەکان کەمی کردو یعنی ئەمە جێگەی تێبی نییە یانەوەی ئەو ملیۆن و 200 کە کاتی خۆی هەبوو بندیوارێک یەکجار زۆری تیا بوو ئێستا لە ڕێگەی بایەمەتیەوە کەمیان کردوێتەوە و ئەو کەسانی کە بڵێن با بڵێن بە بندیوار حساب بوون دەرهێنراون لە لیستەکە یان ئەوەیە بەڕاستی جێگەی گومانە ئەم داتایە کە چییە بێت کە چۆن ئەبێت ڕێژەکە کەم کا و لەگەڵەوە معاشەکە زیابکە بەبێ ئەوەی کە تەرفیع کرابێتەوە. ئەمان چیان ڕوون کردوێتەوە بۆ ناڵەن هەموو شتەکان ڕوونە و بەغدا و توێتی ئێمە پێشتر ئەم زانیاریانەمان لا نەبوو ئەنی ئەوی کە لە میدیاکانە بە خەڵکەکە بەڕاستی بەغدان نازانێت پێشتر کەوترا ملیۆنێک و 200 ئەو داتانەی لا نییە کە پێشتر ئێمە خۆمان وەکو کورد ئەزانین کە حکوومەت هێرێم جۆمان لێ بۆ کە ئەڵێ ملیۆنێک و 200 بۆ ئیجنات هەمیشە بەغا باوەڕی بەوە نەکردو کە ملیۆنێک و 200,000 بێت ملیۆنێک و 100,000 بێت ملیۆنێکیش هەبێت ئێستا لەوانەیە بۆ ملیۆن و 114,000 قبول نەکرێت یعنی من پێم وایە قبول ناکرێت ملیۆن و 114,000 زۆرە هەرچەندە وەسعی عێراق خۆی باش نییە لە ڕووی ئەوەی کە بڵێن ژمارەی موچەخۆرانی کەم بێت نەخێن ژمارەی موچەخۆرانی ئەویش هەر زۆر لە ئێمەش زیاترە مەسەلەن ئەگە بە ڕێژەوەریگری بەڵام ئەوەی کە شتێکی تر هەیە کە کێشەیەکی تر پیا بووە لەم بینە واز لەم سێ کێشە بێنین کێشەکە ئەوەیە کە حکوومەت عێراقی لە من خۆم ڕاستە خۆ پارەکە ئەم بەڵام حکوومەت هێرێم ئەڵێ خۆم بانکێکی دروستەکەم کە سنتەرەکەی لە هەولێر بێت و ئێوە پارەکەمان بخەنە سەر و حسابەوە ئێمە لە ڕێگەی ئەو حسابەوە تەوزیعی خەڵکیەکەینەوە ئەمە پێم وابێت تۆزە کێشمەکێشمی دروست کردەوە لاواچێت بێ کێشێکی گەورە لەداتوە. باش ڕانکۆ لەگەڵ دکتۆرە باسی کۆمەڵی کێشەتان کرد توانین بڵێن کە چوونی شاندەکەی هەرێمی کوردستان بۆ عێراق و کۆبوونەوەیان لەگەڵ یەکترا و بڕیاریشە کە باسمان کرد لەم هەفتەیە دووبارە شاندی هەرێمی کوردستان بچێتەوە بۆ بەغدا ئەتوانین بڵێن چارەسەری ئەم کێشە ناکات؟ ناتوانم لەم چارەسەری هەموو کێشەکانەکە و نایکات چارەسەری هەموو کێشەکان ناکات بەس هیوادارم ئەوەی کە حکوومەت هەرێم و ئەو لیژنانەی کاچن بۆ بەغدا ئەوەی کە ئەیڵێن وابێت ئەوان ئەڵێن تقریبا زۆربەی هەر زۆری کێشەکان چارەسەر بۆ یەکلایی بۆتەوە هەنێک کێشەی کەم ماوە مەسائلی نەوت زۆر باشە چارەسەریکەن ئەوان خۆیان ئەڵێن تقریبا چارەسەر بووە بەس من ناتوانم بڵێم چارەسەر بووە بۆی کە وەک هینێکی لێ نێت وەک ئەم 700 ملیار دیناری لێ نێ بڕاستی ئەم 700 ملیار دینارش معنایەوە نییە کە وەزعک باش بووە نەخێر بەی شێ باش نەبووە ئەمە بەس پینەیەکە ئەیکەن بۆ ماوەیەکی دیاریکرا پینەیەکی سێمانگیە تەنها ئەیکەن بە قەرز ئەداتەوە مەجموعەی مەشاکلی هەیە و یەڵا تا خۆیان معاشتە بزعکەن ئەجا دوای ئێنێرم بۆ تۆ ئەجا باشە ئەی دوایی چۆن ئەبێ و ئەمە قەرزە حسابی چۆن ئەبێ و ئەی دوایی ئەگەر سوەکەی هەبێ سوی حسابەکەی چۆن ئەبێ و ئەی لە داهاتوو ئەگەر ڕێکەوتن حکوومەتی عێراق بەغا ئەم قەرزەت چۆن حکوومەت هێرێمە یاتەوە ئایا ماگانە لێ ئەبرن وەکوی TBI وەکو ئێوە خۆتان ئاگادارن کە ئێمە TBI نزگەی 6 بۆ 7 تریلیۆن دینارمان سەرف کردو ئێستا ماگانە 70 ملیار دینارمان لێ ئەبرن ئەی ئەمە ژوای لێ نایە چۆن دوایە جار تۆ
پارەی معاشەکە لە بێ لە حسەی معاشی خەڵک لای بەری ئەمە چێشەی گەورە دروستەکە بەڕاستی. دکتۆر شتێکت باس کرد سۆمە بۆم بۆیە منی جێ پرسیار ئەو پارەی کە هەیە حکوومەت ئێرە مەڵێ من لە بانکێکە دای ئەنێم و لەوێەوە هەژمار بووم و فەرمانبەران مەکەمەوە و ئەینێرم بۆیان ینی دوسێ ڕۆژە زۆر بە گەرمی ئەڵێنی تر 2 ساڵی تر فەرمانبەران کێشەی موچیان نامێنێ ئەگەر موچەکە هەیە بەڕاستە و خۆ بیەن بۆ نمونە لە ڕێی بانکەوە بیەن بە خەڵک ئەی بۆ ڕاستە خۆ نایەن بە خەڵک ڕاستێکی پارەکە نییە پارەکەمی لە بەغاوای من تێبینیم لەسەر ئەوە هەیە بەڵێ لە ڕوانگەی ئابوووریەوە مەسەلەن ئێمەگە حتا حسابانکیمان هەبێ هەرچەند ئەڵەن 2 ساڵی پێچە بەڕاستی 2 ساڵ فترێکی زۆر زۆرە 2 ساڵ ئەی باشە 2 ساڵەمە پێش بۆ خەریک نەبوون بووی کە ئێستا گریمان قەیناکە ئەو 2 ساڵی پێچوو بەڵام تۆ کە پارە نەبێت لەناو بانکەیە چی لێ ئەەکەیت یعنی چی بکەیت چۆن پارە ئەی بە خەڵک پارە ڕائکێشێت ڕەنگە یەکێ بڵێ باشە با من بچێتە حسابانکیەکەی من چکە لە میدیا زۆر گوێم لێ بێت شتێک ڕوون ناکەنەوە چییە ئەڵێ با بێت کارتەکەی منیش بە کارتەکەم لە کەسەکەی کڕم ئەی ئەمە پەیوەندیمان بە عالمی خارجیەوە هەیە ئەو من پارە ئەچێت حسابەکەی منیش بەکار لە دوکانارێکی کردم دوکانارەکەش بەکار لە بازرگانە گەورەکەی ئەکرێت کە شتی لێ ئەکڕێ بازرگانە گەورەکەش ئەچێتە دەرەوەی وڵات ئەی شتەکرێت ئێکاچێتە دەرەوەی وڵات ئەو پەیوەندی بە باڵانس ئۆف یعنی تەرازوی میزانی مدفوعاتەوەی میزانی مدفوعاتی خارجی کەواتە بۆ دەرەوەی وڵات پارەکە بنێری حواڵەیەکیت تۆ بازرگانەکە پارەی پێ ناوی واتە ئەگەر ئێستا بڵێ بە هەر پارە نەبێت بە هەر بە ڕقم حسابی نەکەیت دوجار کە تۆ با پەیوەندی بە عالمی خارجیەوەی کە تۆ ئەچیتە بازرگانە گەورەکە پێویست بە پارەکەی بۆی بینێرێتە دەرەوەی وڵات ئێکە نەبوو ئەو کاتە یعنی ئەو ترانزاکشنە ئەگە پارە نەبێت لە سەر ناو بانکە ئەو ترانزاکشنە سەرکەوتوو نابێت کەواتە ئێمە ئەبێ ببینین کە پارە نییە لە ناو بانکەکان لەناو ئەو بانکەش کە دروستەکەم پاریتیانی چێ بۆ هێنێرە بەها بۆ هێنێرێت بەخدا ئەگەر نەینارد مانگێک ئەو کات یعنی ڕێک معاشکا وەستێت ئەمە بەس شتێکی تەکنیکیە ئاسانکارێ لە جیاتەوەی کە تۆ بچی سەرە وەرگری یعنی سەرە بگری بۆ وەرگرتنی معاش هەر بۆ دەخەنە حساب بانکی و یعنی شتێکی تەکنیکیە نەک شتێکی ئابووری بڵێ دکتۆر بۆ ڕێگەیەکی تەکنیکی بەڵام پێ دوان نییە دەیان کێشەی تری بە دوادا بێ ینی بۆ نمونە کابرا چێ بۆ معاشەکەی وەڵام نەخراوەتە سەر ژمارە حسابی تۆ کێشەی بۆ دروستە بێ ئەچێ وێ شتێک بکڕێ بۆ نمونە بە کارتەکەی وەڵام فڵان شت نافرۆشێ بەکار حکوومەتی هێرێن پارەی ئاو کارەبای لای خەڵکە ڕێک لە کارتەکەی بڕێتەوە بۆ خۆ هەر لە میدیایە بڵێ پارەیان لێ بڕێن و حسابەکەم سفر بۆیەوە ینی خۆی خەڵک ئەوەندە بە گومانە لە حکوومەتی هێرێم پێی وایە ئەمە جۆرێکە لە تەڵە بۆ فەرمانبەران لە ڕاستی ئابووری و ئەمەمان بۆ ڕوونکردن لە ڕاستی حساب بانکی لە هەموو جیهانە هەیە و زۆر ئاسانکاریەکات ئەوەی کە ئێمە ئێستا باسیەکەین تەنها بۆ لایانی تەکنیکیە بەس لە مستەقبەلە لایانێکی ئابووری ئەبێ بۆ نمونە تۆ سەیڤین هەبێت ئێستا ئێستا کەس باوەڕ بۆ شتە ناکات سەیڤین هەبێت یەکەیتە بانکە و بانکە ئیکاتەوە ناو بازار بۆ ئیستثمارات خۆی ئیشی بانک ئەمەیە بەڵام ئێستا ئەم بانکی کە دوو سەکرێت جاری ئیشەکەی ئەمە نیە چکە ئەسڵ خۆی سەرمایە پێ نییە خۆی پارەی پێ نییە معاش فەرمانبەرەکان ئیلا بێ پارەکە لە بەغاوە بێت ئەگەر بەغار ڕۆژێوتی ناینێنم عەرقەلەیەکی تێکەوت ئەوە ئەم کێشانە دروست دەبێت بەڕاستی بەڵام ئەگەر بۆ شتکردین بۆ مەسەلەی شتکردین ئیشەکە ئاسانە گە پارە لە ناو بانکەیە بێت زۆر ئاسانە و هەمووشی هەموو کەسێکی قبوڵیەکات بەڵام مەسەلەی بڕینی پارە لەلایەن حکوومەتەوە بەنسبەت ئاوکارەوە جارە شتێکی زۆر تەکنیکی و ئالۆزە نازانێت پارە لە چێ بڕێت چونکە نازانێت چێ قەرزاری ئاوکارەبایە ئەبێ ئەو داتای هەمووی داخل کرد ئەمەیە دووش خۆ هەموو کەسێک مۆزەف نییە تا بڵێ وڵا حسابانکیە و کاتێکە بێکە هەموو کەس حسابانکی هەبێت لەبەرەوە مەسەلەی ئاوکارەبا ڕەنگە شتێک نەبێت سەر بگرێت یعنی بۆ حکوومەتی هێرم یا ئەو پەڕگەی بتوانێت ئەو پەڕگەی بتوانێت هەموو داتاکانیش کۆ کاتەوە بتوانێت لەو کەسانە بڕێ کە معاشکڕن لە باقی ویتر نابڕێ بەڵام ئێستا وەسایلی تری داناوە حکوومەتی هێرم کە بە کارتە ئەگە کارت وەکو وحدە نێکێتە ناو کارەباکەوە بەڕاستی کارەباکە ئیش ناکەن و ئەو ڕێگەیە ڕەنگە بۆ حکوومەتی هێرم سەرکەوتووتر بێ گولەیەکە بێت پارەکە لێ بڕێت دکتۆر سەمایك پرسیارێکەمەوە گەر پرسیارە نییە با هەر پەیوەست بەو کارتە ئەوە هەر چەنابێ بەرنامێکی تایبەتیشی وەرەخێن دکتۆر ینی لە بانکێکی ئەهلیە ئەکرێ ئەمە دابدرێ من نابێ بانکێکی حکومی بێ لە ڕاستیە ئەسەر ئێستا لەوانەیە خۆی خەڵک زۆر دژاتی ئەم قسە بکە بانک چۆنە سنترال بانک هەیە ئەم بانکی مرکزی سەرپەرشتی بانکانەکات ئێستا لە عێراق بانکە حکومیەکان بەڕاستی فاشلن یعنی ئێستا وەرە لە حکوومەت هێرم بانک ڕۆڵی خۆی ناگێڕن بانک سنووقی گوایەوە ئەمانە بانکە حکومیەکان بەڵام بانکی ئەهلیەکان زۆر ئەکتیڤن قەرزەیەن مەسەڵەن خەڵک ئەکاونتی هەیە پاراخەنە سەری ئیداعات هەیە سەحب هەیە هەموو ئەمانە هەیە بۆ چالاکەن لەبەر کە ئفیشنسی کارەکەن لە جیهانیشە لە وڵاتانی پێشکەوتوش بانک هەمووی بانک کەرتی تایبەتە بەڵام بانک ناتوانێت لە خۆیەوە ئیستثمارات بکات ئیلا ئەبێت چەند شەرت و مەرجی هەیە کە لە ڕێگەی بزانێت چەند سەرمایەکەی چەند ئیستثماراتەکە چەند پارەی بووە لەلایەن خەڵکەوە ئەمە هەمووی لەلایەن بانکی مرکزیەوە ئاشکرایە
و ئەبێت چی بێت ئەبێ بانکی مرکزی ئەم بانکانە چاودێری بکات نەک سەرپەرشتی بکات چاودێری بێ بەڕاستی دوشتی جیاوازە لەبەرەوە بانکەکان ئەمەی کە ئەکرێت ئەبێ بدرێتە بانکی تایبەت بەس لە حکومەتی عراقی جارە لەم قۆناغەیە خۆی سەرپەرشتی ئەکات وە لە مستەقبلێکی نزیک هاتوانە بڵێم ئەوی ژارچێتەوە کەرتی هەبێت ئەبێتە پرایڤەتایزیشن بڵێ دەبێتە خەسخەسە و بانک چالاکیەکانی خۆی ئەنجامات بەمەرجێک بانکی مرکزی چاودێریی وردی بکات. سپاس دەکەین دکتۆر سپاس بە ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکان لەگەڵ زۆر بەخێراتی سەر چاو